سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆمەدا باس لە مافی مرۆڤ لە نێوان دروشم و کرداردا دەکەین. ئەمڕۆ 10 دیسەمبەر ڕۆژی جیهانی جاڕنامەی گردوونی مافەکانی مرۆڤە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە لێپرسینەوەی لەگەڵ یەکێک لە والیەکانیدا لە کاربەدەستەکانیدا فەرمووی ئێوە لە کێیەوە بەندەکانتان کردوتە کۆی لەو ژێردەستەی خۆتان لە کاتێکدا کە خودای گەورە بە ئازادی هێناونیەتە دنیاوە. بێگومان گەورەترین شکۆ و ڕێزی مرۆڤ و بەها و حرمەتی مرۆڤ لە بوونی ئازادیەکەیەتی. بۆیە زانای هەرەمەزنی کوردان مامۆستا سەعیدی نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ من دەتوانم بەبێ نان و ئاو هەڵ بکەم و بژیم، بەڵام هیچ کاتێ بەبێ ئازادی و ماف ناتوانم هەڵ بکەم کە ئەوەش مافێکی ڕوحی و معنەوی مرۆڤەکانە. ئەو ڕۆژەی کە لە 16 سی 1980 شاری هەڵەبجەی شەهید بە بەرچاوی هەموو دیموکراسی خوازانی دنیاوە کیمیاباران کرا و 15,000 کەس تێیدا بوونە قوربانی. 3 نەهەنگ لە ئۆقیانوسی سەهۆڵبەندانی باکوور بەهۆی بەستنی ئاوەگیریان خواردبوو. تەواوی ڕۆژنامە و میدیا و دەسەڵاتداران و دیموکراسانی خوازانی ئەوروپا لە هەوڵی ڕزگارکردنی ئەو 3 نەهەنگەدا بوون و بڕی 9 ملیۆن دۆلار بۆ ئەو مەبەستە تەرخان کرا و تەنانەت یەکێتی سۆڤێت کە بە قەڵای ڕزگاری میلەتی کورد و بە باڵپشتی گەورەی میلەتی کورد ناو دەبرا، ئامێرێکی سەهۆڵشکێنی گەورەی نرد بۆ ئەو شوێنە و لە سەرنجامدا ئەو 3 نەهەنگە ڕزگارکران و خۆشحاڵی و ئاسوودەیی بەرۆکی ئەوروپا و دیموکراسی خوازانی دنیای کرد. بەڵام تاکە وڵاتێک لە ئازد کیمیابارانی هەڵەبجە و کوشتنی 15,000 کەسدا نەهاتە دەنگ و تەواوی هەموو دنیا چاوپۆشیان لەو تاوانە قێزەونەی سەدام حوسێنی دیکتاتۆر کرد. بێگومان میلەتی کورد هەمیشە بەدەست ئەوانەوە گیری خوادە. بۆم مەبەستە ئێمە ئەمڕۆ باسێک لەوە دەکەین کە مافی مرۆڤ چییە و بەراوردی مافی مرۆڤ لە نێوان ئیسلام و دیموکراسی خوازان و شارستانێتەکانی ئەمڕۆدا دەکەین. وە لە ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند مافی مرۆڤ پارێزراوە و مافی مرۆڤ دراوە بە جەماوەر و بە خەڵک. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ساڵح سەعید پارێزەرم کردو. مامۆستا ساڵح زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ جەنابیشتان دەستخۆشیتان لێ. بەرنامەکەت ڕازاندە ئوستازگیان زۆر بەخێر بی. مامۆستا ساڵح با بپرسم مافی مرۆڤ چییە و بە چ شتێک دەگوترێ مافی مرۆڤ؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان، سڵاو و ڕێزم بۆ بینەرانی بەڕێز. سەرەتا داواکارین لە خوای گەورە کە هەمومان مەفەق و سەربەرزکە ئینشاءڵڵا و وامان لێ بکە هەم جورئەتی ئەومان باتێ داوای مافەکانی خۆمان بکەین و هەم جورئەت و ئازایەتی ئەومان باتێ داوای مافی خەڵکیش بکەین و پارێزگاری لە مافەکانی خۆمان و کەسانی دەوروبەریشمان بکەین. طبعاً کە ئەوترێ مافەکانی مرۆڤ دیارە مرۆڤ بە بوونی مافەوە مرۆڤە. ئەگەر مافی نەبوو ئەوە تا یعنی چۆن بڵێ کەرامەتی لێ ئەسەندێتەوە کە مرۆڤیش کەرامەتی لێ سەندایەوە مانایەوە ئیتر بوونێکی نامێنە و وجودێکی نامێنە. کە ئەڵین ماف دیارە بریتێ لە شتێک کە پێویستە من تەمەتوعی پێوە بکەم وەکو کەسێک وەکو تاکێک وەکو کۆمەڵگەیەک وەکو خێزانێک وەکو نەتەوەیەک، یعنی هەر شتێک بۆ من بێت لە سنووری ئازادی منابێ پێوترێ ماف بۆ من. لەوێ تێپەڕی ئەبێتە ئەرک بۆ من، ئەبێتە ماف بۆ تۆ. یعنی ئێستا من لە خزمەت جەناب تاکە دانیشتوین لەم بەرنامەیەدا سنوورێکەیە لە نێوان من و تۆیە. ئەو سنوورە کە نێوان دوو کەسی جا کردوتەوە، ئەو سنوورە سنووری ئازادی سنووری مافەکانی هەرێک لە ئێمەیە. کەواتە هەموو کەسێک خاوەنی کۆمەڵەیە مافە کە دیارە ئەکرێ بە شێوەیەکی درێژتر باسی بکەین کە لە هەمویان گرنگتر بەڕاستی بریتێ لە کەرامەتی مرۆڤ، بریتێ لە ئەو شکۆیی کە مرۆڤ هەیەی کە پێویستە نشکێنرێت. مرۆڤ بۆ مرۆڤایەتی دروست کراوە، بۆ خەلافەت دروست کراوە کە خوای گەورە خۆی فەرمێ ئێمە مرۆڤمان کردوتە جێنشینێکی خۆمان لەسەر زەوی. ئەم مرۆڤە ئەبێ تەمەتوع بە هەموو ئەو شتانەوە بکا کە
ئەرکەکانی ئەرکی بەندایەتی و ئەرکی ئاودانکاری ناو سەرزەوی یا بڵێن سەرزەوی پێ ئەنجام ئەدات. کەواتە مافەکانی مرۆڤ تەبەن دیارە ئێمە گەر باسی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ بکەین معلومە لای جەنابتان و بینەرانی بەڕێزیش کاتێک ئەم هاتەکایەوە دوای دوو جەنگی وێرانکەرکە ملیۆنەها کەس بۆنە قوربانی تایە و تەنانەت فقط کە ئێستا ئەگرێمە تێبینی بکەین مافەکان جیاکراونەتەوە ورتر کراونەتەوە کە ئەڵی مافی مرۆڤ لە ناو مافی مرۆڤ باسی مافی ئافرە دەکرێت لە ناو مافی مرۆڤ باسی مافی مناڵان ئەکرێت باسی مافی خاوەن پێداویستی تایبەتی و مافەکانی تر ئەکرێت. بەڵام لە کاتێکە مەسەرەن لە جەنگی جیهانی دووهەمە هاوپەیمانان بەس ئیقتصاب و دەستدرێژیکردنیان لەسەر 2.5 ملیۆن ئافرەت بوو لە ئەڵمانیا کە ئەمە نیشانەی ئەو بوو کە ئەم دەنگا بێ بەرزکرێتەوە و ئەم مافانە ئەبێ بەڕاستی بگەڕێنێنەوە بەلای خاوەن مافەکانیان کۆمەڵێک زۆردار ینی کارێکی وان کرد کە مافی ئەو کەسانیان پێشێل کرد. طبعاً لە چ کاتێکە مافەکان پێشێلەکرێت کە تەبەن کەسێکەیە باڵادەستە کەسێکەیە کەم دەسەڵاتدارترە هەمیشەوە بۆ ئەوانەی دەسەڵاتدار بوون مافی ئەوانیان پێشێل کردووە کە دەسەڵاتیان کەمتر بووە یان بەهێز بوون مافی بێهێزەکانیان پێشێل کردووە. کەواتە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن مرۆڤ پێکهاتەیەکی ڕوحی و مادیە. ئەم پێکاتەیە ئەتوانین بڵێن لە هەردوو جانبەکەیە کۆمەڵێک مافەیە مافی ڕوحی ئینسانە کۆمەڵێک مافەیە مافی جەستەیی و مادی ئینسانە ئەبێ هەردوو جانبەکە پارێزگاری لێ بکرێ و هەموو کەسێکیش بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە بڵێن ئەمە ڕەشە ئەمە سپیە ئەمە دەوڵەمەنە ئەمە هەژارە ئەمە دەسەڵاتدارە ئەمە بێدەسەڵاتە ئەمە بەهێزە ئەمە بێهێزە ئەبێ هەمووان مافەکانیان پارێزگاری لێ بکرێ بەبێ ئەوەی کە جیاوازی لەو بوارانەیە بکرێکە ئاماژەم. زۆر باش ساڵح مافەکانی مرۆڤ بەچی و چۆنچۆنی دەپارێزرێن ئێمە چۆن مافی مرۆڤ مافی بەرامبەر مافی کەسوکار و مافی نزیکەکان و کۆمەڵگەکەی خۆمان بپارێزین. طبعا جارێکە ئێمە باسی مافەکانەکەین عەرزم کردن کە ئێستا مەسەن هەندێک مافەیە مافی ڕوحی ئینسانەکانە کە پێویستە لە ڕووی ڕوحیەوە جگەلەوەی کە مافی ژیانی پێ بسپێردێ وەخوای گەورە یاوێتە ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ شەریعەتی ئیسلام سەیرەکەی 5 مەقسەدی داناوە مەقاسیدی شەریعە. یەکیان حفظی دینە یەکەمیان حفظی دینە دوای حفظی نەفسە ئەنجا حفظی عەقلە پاشان حفظی نەسلە ئەنجا حفظی مالە. ئەمانە ئەگەر تێبینی بکەین ئەمانە هەمووی مافەکانی ئینسانی پێ دیاری ئەکرێت. لە ڕووی دینیەوە ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ جارنامەی جیهانی پێش مافە عەقلی و دەرونیەکانی تا ڕادەیە بەڵێ باس کردووە بەڵێ بە تەئکید را قسەکەمان لێوێ ئێستا مەسەن کاتێ باسی دینەکرێ باسی مەبادی و باسی بیر و باوەڕ ئەکرێت کاتێ باسی نەفسەکرێ باسی حەقی حیات ئەکرێ کاتێ باسی عەقڵەکرێ پێویستە وەکوڵێ بیر و هۆش و هەزری پارێزگاری لێ بکرێەوە ئەبێ ئەو شتانەی کە ئەبنە مای پاراستنی عەقڵی ئینسان و هەزری ئینسان و بیری ئینسان ئەبێ ئەمانە هەمویان دابین بکرێن و هەر شتێک کە ببێتە مای ئەوەی ئەمانە پێشەر بکرێ ئەوە ئەبێتە مای پێشەرکردنی مافەکانی مرۆڤ. طبعاً دیارە بەچی تۆ ماف دیاری ئەەکەی ئەبێ کۆمەڵێک پرەنسیپە دیاری کردبێ ئەمانە ببنە مای ئەوەی کە ئەم ئینسانە پارێزگاری لە مافەکانی بکرێ. بەسەر لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤە یەکەم مەبدە لە مەبدەکان باسی ئەوە کات ئەبێت کەرامەتی ئینسان پارێزگاری لێ بکرێت. ئەمە ئەگەر ئەو لە ساڵی 1940 ئەمەی وتووە ئیسلام 1440 ساڵ پێش ئێستا ئەوەی باس کردووە کە قورئان خۆی گەورە فەرمێوە لەقەد کەرەمنا بەنی ئادەمە وحەمەلناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات إلى آخر آيەتەکە. ئەمە یعنی پاراستنی کەرامەت و شکۆی ئینسان یەکەم شتەکە ئەبێ پارێزگاری لێ بکرێت. لەبەرەوە ئەگەر ئەمە بێنینەوە بۆ ئەو پرسیارەکەی جەنابەت لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی خێزان لەسەر ئاسی کۆمەڵگە ئەبێ ئینسان شکۆی نشکێنرێت. هەرچی هەبێت بەقەدەر ئەوە قورس نییە کە شکۆی مرۆڤێک بشکێنرێت. کاتێککە ئینسانێک پێشێلی مافەکانی ئەکرێ شکۆی ئەشکێنرێت زەلیل ئەکرێ بۆ نان بۆ ئاو بۆ خواردن بۆ شتیتر ئەمە شکۆیم ئینسانە ئەشکێنێ. ئەگەر تێبینی بکەین لە قورئانی پیرۆزاوە لە فەرمودە شیرینەکانی پێغەمبەری ئازیزماندا صلی الله علیه وسلم
خوای گەورە چەند شتێکی دانا و ئەم شتانە ئەبێ وەکوڵێ لای ئینسانەکە خۆی برێ لە دوای 30 ڕۆژی خوای گەورە 4 شت بۆ ئینسانە نووسێت بۆ ئەوی هیچ کەسێک دەخالت لە مایان نەکات یەکێک لەو شتانە سەیرەکەی باسی ئەجەلەکەیەتی باشە باسی ڕزقەکەیەتی باسی سەعادەت و شەقاوەتەکەیەتی کە ئەمانە نابێ هیچ کەسێک دەخاڵەتی تیا بکە ئەبێ ئینسان خۆی پارێزگاریان لێ بکە و ئەبێ خۆی دیفاعیان لێ بکە و هیچ کەسێک نابێت دەست بۆ ئەو شتانە بەرێ ئەوە شتە بڤەکانن لە ژیانی هەر تاکێکدا ئەبێ ئەم مرۆڤە بە تەواوی توانای خۆی ژیانی خۆی بەسەر بەرێت هیچ کەسێک بۆی نییە ژیان لە مرۆڤە بسەنێتەوە هیچ کەسێک بە هیچ بیانویەکەوە بۆی نییە یعنی باوک بۆی نییە ژیان لە مناڵەکەی بسەنێتەوە دایک بۆی نییە ژیان لە مناڵەکەی بسەنێتەوە ئەگەر ئێمە تێبینی بکەین لە شریعەتی پیرۆزی ئیسلامدا تەنانەت مافی جەنینی داناوە کۆرپەلە لەناو منداڵداندا خوای گەورە مافی بۆ داناوە حتا مافی ئیرسی بۆ داناوە مافی میراتگرتنی بۆ داناوە لە کاتێکە ئەگەر لەوێەوە دەست پێ کاتە من باسیەوە کە ئەگەر مناڵەکە بە زیندوی لەدایک بێ بە مردووی لەدایک بێت تەنانەت تا ئەو ڕادەیە ئەوەندە وردەکاری تایە کەواتە ئەبێ پێوانەیەک بکرێ هەرچەند مەسەن پێم وایە کاتێککە خوای گەورە مرۆڤی دروست کردووە بەقەدەر هەموو ئەو جەواری حانێکەدا پێی بەخشیوە لە بینین لە بیستن لە بۆنکردن لە تامکردن لە حەواسەکان کە هەیەی ئەمانە ئەم مافانە ئەبێ هەروەکو چۆن خوا مافی ئەوەی داومەتێ من ببینم نابێ هیچ کەسێک ئەم مافەم لێ پێشێل بکات ببیستم بۆن بکەم و بیر بکەمەوە هەڵسم دانیشم بجوڵێم حەقی ئینتیقال و حەقی هاتن و کارکردن و ڕۆیشتن و ژیان و کاسبی و ڕادەربڕین و بەشداری سیاسی و هەموو ئەم شتانە کۆمەڵی مافن کە هەم لە جاڕامی جیهانی مافەکانی مرۆڤدا ئاماژیان پێکراوەوە و پێش ئەو ئاینی پیرۆزی ئیسلام 1400 ساڵ لەمە و پێش ئەمەی باس کردووە و ئەو مەقۆلەی کە بۆتە مەقۆلەیەکی مەشهوری ئیمامی عومەر خوای گەورە لێی ڕازی بێت کە فەرمووی متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا ئەمە بۆتە مەبدەئێکی ئەساسی بۆ مەبدەئی مافەکانی مرۆڤ بەڕاستی لەوێ ئەو بەرامبەر بەچی ئەمەی وتووە بەرامبەر بە والیە گوتوێتی کە خۆی کردوێتێ والی میسر مانای وایە ئەبێ بەڕاستی ئێمە زۆر بەجددی کار لەسەر ئەمە بکەین و ئەبێ بزانین و شانازیشی پێوە بکەین کە لە مێژووی ئیسلامە جەنگی گەورە ڕاگیراوە بۆ ئەوەی کە مناڵێک لەدایک ببێت سەردەمی سەلاح الدین ئەیوبی ڕەحمەت بێت یعنی چەندین شتی تری لەو جۆرە کە بووە یان حتا چۆن بڵێ ئەگەر سەیری قورئانی پیرۆز بکەین زۆر جار هەندێک کەس بە نەفامی ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێز هەیە ڕەخنە لە قورئانەگرن بۆ قورئان باسی قیتالی کردووە بۆ قورئان باسی ئەوەی کردو قورئان هاتووە یاسای داناوە هەروەکو چۆن یاسای نێودەوڵەتی جەنگ هەیە یاسای داناوە بۆ کۆڵێ یاسای جەنگ بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەسیر و بەندەکانە دیلەکانە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئافرەتە چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ ژینگەیە قورئان پێش 1400 ساڵ ئەم یاسایی داناوە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم پێش 1400 ساڵ ئەم یاسایی داناوە کەواتە یعنی هەموو ئەم شتانە بەڕاستی ئەبێ بە یاسا ڕێک بخرێ یاساکەش پێش ئەوە قورئان باسی کردووە دیارە ئەکرێ ئەوەی کە لە قورئانە هاتووە تەقنین بکرێتە یاسایەکی بەرجەستە لە هەرێکێک لە یاساکانە جێک بکرێتەوە یاسای شارستانیمان هەیە یاسای باری کەسێتیمان هەیە یاساکانی سزادان و یاساکانی ترمان هەیە کە ئەگەر تێبینی بکەین زۆرینە ئەو یاسایانە کە دانراون ئەگەر جێبەجێ بکرێن مافەکانی مرۆڤ ئەچەسپێنرێت و هیچ کەسێک مافی پێشەل ناکرێت زۆر باشمەوە ساڵ هەمیشە مافەکانی مرۆڤ لە بژێوی و لە خۆشگوزەرانی و لە کۆمەڵ شتا کورتەکرێتەوە بەم بپرسم کامانەن بوارەکانی مافی مرۆڤ ئایا مافی مرۆڤ تەنها بەڕێکردن و تەواوکردنی ژیانە بە خۆشگوزەرانی و بەگیرفانی پڕ و بە خۆراکی خۆشەوە یان بۆ منە بوارەکانی فراوان و نابێ مافی مرۆڤ ئێمە تەنها لە خۆ گەورەکردن و وەکۆڵێ باڵا بەرزکردنی خۆماندا کورت بکەینەوە هەر لە میانەی باسەکەیە لە پێش ئێستا پێش پرسیارەکەت ئاماژەمان بەوە کرد کە ئینسان بەپێی جارنامەکەش کە باسی لێوە کراوە پێ مەبادیئی قورئانیش کە باسی لێوە کراوە ئینسان بۆ خواردن و خواردنەوە دروست نەبووە
بێگومان نانی بەڕاستی هەتا لە بابەتی پەروەردەی مناڵە لەسەر زمانی یەکێک لە مناڵەکان برایەکی عزیز پەخشانە شعرێکی نووسی بوو کە ئەڵێ باسی باوکێکە ئاڵێ هۆ باوەجان خۆشەویستی هەر ئەوە نییە سفرە خوانم بۆ بڕازێنی بەڵام خۆشەویستی ئەوەیە کە ئەم قورئانە بکەیتە بەرنامەی ژینم من بۆ خۆم ئیسماعیلی تۆش وەک ئیبراهیم ببینم. یعنی بەڕاستی کاتێ باسی ماف ئەکرێت ماف تەنها مافی خواردن نییە، مافی خواردنەوە و خەوتن و هەڵسان و دانیشتن نییە، مافی تەمەتوعکردنە بە حیاتێکی شکۆمەندانە، ژیانێکی شکۆمەندانە، سەربەرزانە، ئازادی، مافی ڕادەربڕین، مافی بەشداریکردن، مافی بەشداربوون لە هەموو ئەو دەستکەوتانەی کە لە وڵاتە هەیە، هەموو ئەو سەرەوت و سامانەی کە لە وڵاتە هەیە، مافی انتقال و ڕۆیشتن لێرە بۆ شوێنێکی تر. تەنان خوای گەورە کە ئەفەرمێەوە ئەرض اللهی واسعە، نابێت سنوور لە بینی مرۆڤەکانە وڵاتەکانە هەبێ. پێویستە من بە ئازادی بتوانم بڕۆم بۆ هەر شوێنێکی ئەم جیهانە، جەنابەت هەروەها ئەوی تر. بەڵام دیارە ئەبێ کۆمەڵێ پرەنسیپ و یاسا هەبن و کۆڵێ شتەکان ڕێک بخا. بەڵام بەعموم ئەبێ مرۆڤەکان لە هەموو بوارەکانی ژیانیان داوەکو عەرزم کردن بەقەدەر بوونی جەواریح و هەستەکانی ئینسان ئەبێ ئازادیەکان هەبن و ئەبێ پارێزگاریان لێ بکرێت. ناکرێ ئێمە تەنها کورتی کەینەوە لە ژیان لە وەکۆڵە ژیانێک بە خواردن و خواردنەوە. هەتا خوای گەورە باسی ئەو کەسانە ئەکات و زەمیانەکە ئەوانەی کە ئەخۆن و ئەخۆنەوە وەکو چۆن ئاژەڵەکان ئەخۆن و خۆنەوە. هەندێشت هەیە تەنان خوای گەورە مافی بە ئاژەڵەکانیش داوە. ئەگەر تێبینی بکەیت یعنی زۆر گرتەی ڤیدۆی هەیە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ترا بڵاوە کرێتەوە کە ئاژەڵەکانیش کۆمەڵێ مافەیە پارێزگاری لێ ئەەکەن بەڕاستی بەرامبەر بە یەکتری. فەکەیفە مرۆڤەکان چۆن پارێزگاری لێ نەکەن. یعنی کاتێک کە من ئەبێ مافی قسەکردنی خۆم هەبێ، مافی ڕادەربڕینم هەبێ، ئەبێ مافی بەشداری سیاسیم هەبێ، ئەبێ مافی کار و کاسبیم هەبێ، ئەبێ مافی بوونی مڵکداریتیم هەبێ. یعنی کۆمەڵێ مافەیەکە، مافی هاوسەرگیری، مافی جیابوونەوە، ئەمانە هەمووی مافن لە شریعەتی پیرۆزی ئیسلامیشا ئاماژیان پێکراوە، هەروەها لە جارنامەی جیهانیشا. مافی دروستکردنی خێزان، مافی پاراستنی خێزانەکان، خێزان کە یەکەیەکی ئەساسیە بۆ پێکێنانی کۆمەڵگە لە دەستوری عێراقا هاتووە و لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیشا هاتووە، هەرچەند مەسەلەن خەلل لە وەکۆڵە لە ڕەشنووسەکانە هەیە. بەڵام بە عموم کاتێک کە باسی مافی مرۆڤەکەین هەموو بوارەکانی ژیانی ئینسان ئەگرێتەوە. ئەگەر ئێمە تێبینی بکەین وەرە تۆ سێری حکوومەتی هەرێمی کوردستان بکە، لە چەند وەزارەت پێکاتوە. وەزارەتی خوێندنی باڵامان هەیە، کەواتە یەکێک لە مافەکان ئەوەیە کە ئەبێ هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەیە مافی خوێندنی هەبێ و ئەبێ نەک هەر مافی خوێندنی هەبێ، ئەبێ ئەو هۆکارانەی کە ئەبێتە مای ئەوەی کە خوێندنێکی سەرکەوتوانە بەدەست بگەێنێەوە و سەرکەوتو بێ لە بواری فێرکردن و زانست و فێربوونە، ئەبێ بۆی دابین بکرێ و ئەبێ هەموو ئەو پێداویستانەشی بۆ دەستەبەر بکرێ. کاتێ باسی وەکۆڵە ئەوقاف و کاروباری ئیسلامی ئەکرێ، ئەبێ مافی ئاینی پارێزراو بێ لە وڵاتەیە، ئەبێ مافی بەندایەتیکردن، مافی بڵاوکردنەوەی ئاینەکە، مافی بەرگریکردن لە ئاینەکەت. ئەمە یعنی لە جارنامەی جیهانیەتایەتی و لە ئاینی پیرۆزی ئیسلامە باسی لێوە کراوە، تەنان لە دەستوری عێراقا وەکو عەرزم کردن باسی لێوە کراوە کە ئەبێ ئەمە تەمەتوعی پێوە بکرێ. بەڵام بەداخەوە کە ئەمانە پێشەکاری زۆری لە ئاین کرد. تا چەند ئاین کە بێگومان تۆی پێکەوە ژیان و ئاشتی و خۆشگوزەرانی چاندووە لە نێوان تاکاندا بە معنای ئەو ئاینەی کە ڕاستەوخۆ ئاینی خودایە. بەڵام زۆر جار دەبینین ئاینەکان بوونەتە مایەی پێشێلکردنی ماف، شکاندنی شکۆی مرۆڤەکان، بۆ منە خاچپەرستەکان بەرامبەر بە موسڵمانان، بۆ نمونە ئاینەکانی دیکە تەنان لەناو ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ئێستا زۆر جار بۆ نمونە هەڵگری پەیڕەوی جۆرێ لە ڕێڕەوەکانی ئیسلام بەرامبەر بە ڕێڕەوەیەکی دیکە ماف پێشێلەکە، سوکایەتیەکە. تەنانەت وەختی خۆشی دەگوترێ لە نێوان حەنەفی و مالکی و شافعیەماندا
کە ئەوە بێزگەلەوەی لە مزگەوتێکدا 4 میحرابیانە بووە تەنانەت شمشێریشیان لە یەکەڵ گرتووە و دەیاها هەکەس لە نێوان ناکوژراوە چۆن ئاین نەبێتە هۆی پێشێرکردنی مافی ئەوانی دیکە. زۆر جوانە پرسیارەکە و زۆر لە جێ خۆیەتی بەڕاستی ینی ئەوانەی جارێ ئەو وەکۆڵێ شتانی کە ڕووی داوە لە سەرمەسابەکان یا لە نێوان ئاینەکانە ئەوە هەمووی بەرتەسکردنەوەی تێگەشتنە لە ئاین بەڕاستی و بەرتەسکردنەوەی ممارەسەی ئاینیە لە تاکێکەوە بۆ تاکێکی تر بەڕاستی. ئەگەر ئێمە بڕۆین بۆ لای فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ إن هذا الدين متين ئەم دینە بتەوە فەرمێ فأوغل فيه برفق بڕۆرە ناوی بە نەرمی بڕۆرە ناوی فإن المنبت لا أرضا قطع ولا ظهرا أبقى. منبت مەبەستی لە شتی سواریە چۆن بڵێ ئەسپی سواری هەبوو ئەو کاتە وشتر هەبووە فەرمێ منبت نە ئەتوانێ ئەسپەکەی ژێرت کە ئەتەوێ پێی ئینتیقالکێ لە شوێنێکەوە بۆ شوێنێک نە پشتی تەحملەکان نە زەویشیت بۆ ئەبڕێت یعنی لە شوێنێکەوە نات با بە شوێنێکی تر هەموو شتێک ینی ئەبێ بەقەدەر حەدی خۆی ئەوەی بکەیت. لەن یشاد الدینە ئەحد إلا غەلەبەها. هیچ کەسێک نییە دین بە توندی بە قورسی بگرێ ئیلا دینەکە زاڵب بەسەریا و پشتی ێشکێ لە ژێریان ناتوانێت بەرگە بگرێ. هەموو ئەوانەی کە بە بیرتەسکێەوە بیر لە ئاینەکەنەوە هەڵەکەن و لە ئاین تێنەگەیشتون و کاتێکە ئیمامی شافعی و ئیمامەکانی تر ڕەحمەتی خۆیان لێبێ کە هاتوون وەکو چوار دەرگاوا بوون بۆ مزگەوتێک تۆ لە هەر شوێنێکەوە ڕۆشتی ئەگەر دەرگایەک ناوی دەرگای ئیمامی شافعی بێ ئەوەی تر حەنەفی و ئەوەی تر ئیمام مالیک و ئەوەیە بەڕاستی تۆ لە هەر چوار لاوە دانیوە لە هەندێک شوێنە تۆ پێویستیت بە مەزهەبی ئیمامی شافعیە لە هەندێک شوێنە ئیمامی ئەحمەد هەروەها ناکرێ مەسەرەن تۆ بڵێ وەڵا ئەمە تەنها بۆ ئاسانکاری بووە نەبوو ئەوەی مەزهەبی شافعی ببێتە دینێک و حەنەفی ببێتە دینێک و شیعە ببێتە دینێک و سونە ببێتە دینێک. لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە مێژووی ئیسلامە شتێک نییە پێ بوترێت شیعە و سونە ئەوە دروست کراوە پێی ناوترێ ئەمە مەسەبی یعنی بەڕاستی مامۆسایەکی بەڕێز باسی کردوتی لە مەکە لای حەرەمی مەکی پرسیارێک کراوە ئەوە تۆ چۆن ئەوازانی دوای وتوێتی وەڵایی ئەم حەجە زۆر خۆشە وتم چی زۆر خۆشە وتم زانی بزانم تێگەیشتووە لە ینی چێژی ڕوحی لەم حەجە وەرگرتووە یان نا وتی وەڵاهی ئەوەی خۆشەکە دەزمێش لە ژن ناشۆریتەوە وتم منجاوە چۆن ئەزانیوات ئاخر ئەوە تۆ مەلای چۆن نایزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەنەفی بووە یعنی ئەوا تێگەیشتووە لە دین کە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم لەسەر مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە بووە ئیمامی ئەبوو حەنیفە کەی هاتووە پێغەمبەر کەی هاتووە ئەمە تێگەیشتنەکەی بووە لەبەرەوە لە ڕاستیە هەڵا تێگەیشتن لە دین ئەو بەریەکەوتنانە دروست ئەکا لە نێوان تاکەکانە لە نێوان مەزهەبەکانە ئەگینا ئەمە بەڕاستی مخالیفە لەگەڵ دینە تەنانەت لە بەرامبەر مەسیحی و یەهودیشە جوانترین نیشانە بۆ ئەوەی کە ئیسلام پارێزگاری لە مافی ئاینەکانی تر کردووە مانەوەی کەنیسەکانە لەم وڵاتەیە بێگومان یعنی کەنیسە و مەسیحی و جوولەکە هەرماونەتەوە هەتا ئەو کاتەی کە جوولەکە و سەهیۆنیزم هاتن جوولەکەکانیان کۆ کردەوە لەم شاری خۆمانە پڕ بۆ لە جوولەکانی جوولەکان هەبووە خەڵک ژیاوە بەیەکەوە لەگەڵ یەکتریا هیچ کێشەیەک نەبووە لە نێوانیانە ئەنجا ئەگەر تێبینی بکەی خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم يعني كواتا خواهي قورا نهي ناكا لتوي مسلمان لمني مسلمان لأمي مسلمان كم شعكب كين لقال خلقي لا دينا خلقي بيدينا خلقي دول لدين إسلاما يا مسيحية يهودية حتى ملحدة أقرأ مبرونو بو دستوري مدينة جوانترین جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ دەستوری مدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە 52 بەند پێ کاتبوو کە قەبیلە بە قەبیلە ناوەکانی ئێهێنا إن يهود بني عوف أمة مع المؤمنين لهم ما لهم وعليهم ما عليهم ئەنجا داڕشتنی ئەو دەستورە ئەوەی پەیوەست بوو بە جوولەکە و بە مشریکەکان بە کۆڵە بە مەسیحی و بە جوولەکانەوە
لە ماڵی ئەوانە دانیشت بوو. ئەوەی پێویست بە مسلمانەکانەوە لەگەڵ مسلمانان نادانیشت، ئەوەی لەگەڵ مشریکینە لەگەڵ مشریکی نادانیشت. داڕشتنی مادەکانی دەستوری مەدینە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داڕشتووە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام هەموو مافەکانی پارێزگاری لێ کردووە بەڕاستی. یعنی هیچ مافێکی پێشە نەکردووە و ئاین بۆ ئەوە هاتووە کە هەموو مرۆڤەکان بە ئاشتی بەیەکەوە بژین. تەنانەت لە ئاینی پیرۆزی ئیسلامە خەڵک لەسەر کافربوون ناکوژرێ. يعني أو آياتي كخواي جورا فرمي إن الذين كفروا ثم آمنوا ثم كفروا ثم آمنوا ثم ازدادوا كفرا. نافرمي بيان كوجنا فرمي لم يكن الله ليتقبل منهم. يعني كواتا توبة لي ورناجي أجينا تا آخر جبت بقرته له هر مرحلة كشاف بقرته توبة لي ورجيله. معناه هو كابرا أجر يعني كفر بكا إيمان بينه كفر بكا إيمان بينه كفر كي زياد بكا. لم يكن الله ليغفر لهم. أما بو أويك أجر بردوان بلا سر كفر وزياد كدني كفر كشي تنانت. لهمو ميجوي إسلام خلق لسر كافر بون نكوش لهوا. طبعا ميجوي راستقينا كي غمري خواو هندي لخليفة برزة بالله بلام أوي تريد باش قرايو بو هوز قرايو حتما خو أو واي كدوتو إسا ورتو بنا حزب كان أو دروش أبيني هر الصحابة شان شهيد كردوتو هلا برويك لبيرو مذهب جروبي خوان نبوه طبعا اشتكت شيء وكو عزم كدي أجر برتسكت كده وايا إسا وربو ناو حزب قومية كان همي باسي ما في نتواتنا كابو كردو وشي دبرو بناو حزبك جاوازي هي لنيوان دفرك بو دفرك زالا دفرك كتر بحالة وكوالا وايانا هاتي بيني أكي لناو هريمكا أما بدي أكي لناو عراق تاتو أو بدي أكي لناو دنيا دا أو بدي أكي ما مستا تا مرۆڤ پێشەکەوێ تا شارستانیەت و کۆشک و تەلارەکان بەرزە بنەوە تا ئەتۆم و فڕۆکە و چەکە کوشندەکان زیاترە بن و تاوەکو زانست و زانیاری زیاترە بێ و تەکنۆلۆژیا ئەگاتە ئاستێکەوە ئیدی لە عەقلی مرۆڤەوە وەکۆڵێ بۆتە ئەفسانەی ئەندە پێشکەوتووە دەبینی مرۆڤایەتی بەرەو داڕمانەچێ بە بەرچاوی هەموو ئەم بۆین باخ ئەوانەی ئەوروپا ئەوانەی کە چاکەوت و پانتۆڵ و خۆیان بزۆ بە دیموکراسی خوازەزانن ئەفغانستانمان هەیە سووریامان هەیە عێراقمان هەیە لیبیا سووریا هێرۆشیما کورە بۆرما تا ئێستاشی لەگەڵا بێ تەنانەت ئەوروپا بەرژەوەندی و خۆشحاڵی خۆی لەوە ئەبینێتەوە کە فرۆشتنی چەکەکانی بەسەر گەلانی ترەوە بفرۆشێەوە تاقی بکرێنەوە کۆتایان پێ بێنێ بۆچی ئەوانەشی کەوا هەر خاوەنی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤن هەر خۆیان بوونەتەوە بە پێشێلکەری ڕاستەقینەی مافی مرۆڤ کاکەڕگاز ئەمە بەڕاستی پێمانەڵێ مافەکانی مرۆڤ دروشمە فقط دروشمە و ئەوان بەڕاستی مافی مرۆڤیان تەنها بۆ ئەوەندە ویستووە و تەنها بۆ ئەوەندە ئەیانەوێت کە خۆیان باڵا دەست بن ئەگینا ماف نادەن بە خەڵکی تر ئەگەر تێبینی بکەی ئومەیمە متحیدە مەجلیسی ئەمن 5 هێزی تایە بە ئارەزووی خۆیان هەڵپاچ و داپاچ کەوتن بە گیانی خەڵک خۆیان مافی ئەویان هەیە چەکی کۆکوژیان هەبێ خۆیان مافی ئەویان هەیە چەکی ئەتۆمیان هەبێ خۆیان مافی ئەویانە چەکی نایترۆجینیان هەبێ خۆیان هەموو جۆرە مافێکیان هەیە بەڵام خەڵکی تر نابێ بیبێ نابێ وڵاتی تر هەیبێ نابێ موسڵمان هەیبێ نابێ موسڵمان چەکی بەدەستەوە بێ نابێ دەوڵەتی هەبێ نابێ کیان و بوونی هەبێ ئەوەی کە سەرەتا باسە کرد هەر لە ئەسنای کیمابارانکردنی هەڵەبجەیە کە زیاد لە 5,000 شەهید و 10,000 برینار و کۆڵێ پەککەوتەی لێکەوتەوە 3 نەهەنگ گیر ئەخۆن و هەموو کەناڵەکانی ڕاگەاندنی دنیا پێیانەوە سەرقاڵە بن یان لە شوێنێکە ئێستا پشیلەیەک لە یەکێک لە شارەکانی ئەوروپا بەهۆی بەفرەوە گیری خواردووە کەوتۆتە سەرتەلێکی وەکۆڵە سوونێکی کارەبا هەموو کەناڵەکان ئەچن تەسویری ئەوەکەن بە کەناڵەکانی لای خۆشمانەوە بڵاوی ئەکەنەوە بەڵام لەو لاوە خەڵکەی لەسەر جادە کەوتووە نان نێ بیخوا ئاو نێ بیخواتەوە تەمەتوع ناکە بە پێداویستەکانی ژیانی خۆیەوە مسلمانان لە بۆرما ئەسووتێنرێن زیندە بەچاڵ ئەکرێن
یعنی گرتەی ڤیدۆیی هەیە لە تایوانە لەکوێیە پیاو کە ئەمرێ ژنەکەی لەگەڵا زینە بەچاڵ ئەکەن. ئەمە لە کاتێکە کە کۆمەڵێک احترامم هەیە بۆ جەنابتان کە ئەم کەلیمەیە ئەڵێم، کۆمەڵێک دەمهەراش هاتوون بەناو دژ بە ئیسلام قسە ئەکەن لە کەناڵەکانە، زمانیان درێژەکەن بەرامبەر بەو هەموو جوانەی کە لە ئیسلامە هاتووە، کە ئیسلامێک مافی هیچ شتێکی پێشێل نەکردووە. بە پێچەوانەوە ژنێک ئەچێتە پیاوێک ئەچێتە بەهەشتەوە لە بەرەوەی ئاوی داوە بە سەگێکی تینوو، ژنێک ئەچێتە جەهەنەمە لە بەرەوەی پشیلەیەکی زیندان کردووە، سجن کردووە، نان و ئاوی نایەوێتە تا گیانی لەدەست داوە. ئەمە مانای مافی مرۆڤە لە مافی مرۆڤ و مافی هەموو زیندەوەرەکانی تر لە ئیسلامە. ئەوە پێمان ئەڵێ ئەمە دروشمبازیە بەڕاستی بە بەرچاوی هەموو دنیاوە. ئەو گەلانی کە جەنابەت ئاماژەت پێکردن، گەلانی مسلمان مافیان پێشێر ئەکرێ، باسی دیموکراتیە دەکرێ، ئینقلابی عەسکەری لە میسراکەوێ بە بەرچاوی هەموو دنیاوە، هەتا ئێسەشی لەگەڵا بێ، تەنانەت خەڵک تەمەتوع ناکە بەوەی برنج بشێنێ لە وڵاتەکەی خۆیان لە سای ئینقلابچیەکانە. مانای وایە زۆر شتەیە کە بەڕاستی قسە هەڵ ئەگرێ و ئەبێ هەڵوێستمان هەبێ بەرامبەریوە بڵین بەڕاستی وەکو فارسیەکاڵێ ئیست بوەستە ئەمە، ئەبێ بەڕاستی بە ئەمریکا و بە ئەوروپا بوترێ بوەستن ئەم هەموو پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە دنیاە بۆ ئەگەر غەیری مسلمان هەموو شتێ بکە مافی خۆیەتی، ئەگەر غەیری مسلمان ڕیش بهێڵێتەوە ئەوە مۆدێلە و ئەوە سەردەمیانەیە، ئەگەر مسلمان ڕیش بهێڵێتەوە تیرۆر و ئیرهابە. ئەنی بەڕاستی کۆمەڵی شتیان بەرامبەر بە مسلمانان بەکارهێناوە کە زۆر بەداخەوە ئەتوانین بڵێن یعنی شتێکی زۆر ناشرینە، بە شێوەیەک ناشرینەکە ئینسان شەرمەکەی باسی لێوە بکەیت. لەبەرەوە دیکتاتۆری دنیا هەر خۆیانن، ئەوانی کە بەحساب هەڵگری جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤن. ئەو مافی ڤیتۆی یاوە بەخۆی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە. هەر کەسێک بێوێ مافەکەی خۆی بەکارهێنێ بۆ ئەوەی کە مافی خەڵکانی تری پێشێر بکە. مەگەر نبینید بەرچاوی هەمومانەوە چییە، چی بە مرۆڤایەتی ئەکرێ. ئەنجا ینی ئەوانیش ئێستا مەسەرن بڕۆی بۆ ئەمریکا، ئایا هەموو ئەمریکیەک تەمەتوع بە حیاتێکی سەروەرانە و شکۆمەندانەوە ئەکا؟ بێگومان نەخێر. هەموو ئەمریکیەک مافی هەیە لە هەموو ئەو سەروەتەی کە لە وڵاتەیە هەیە. خەڵکانێکن لەسەر جادە لە برسا ئەمرن، خەڵکانێکن پێویستیان بە سنتێکە، 1 سنت بۆی سندویچێکی پێ بکڕن. خەڵکانێکیشان بزانە گەشتونەتە کوێ. ئەمەیە کە ئیمامی عومەر فەرمووی ڕەحمەت و ڕەزای خوای گەورەی لەسەر بێت. ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردووە کە عەدالەتی ئیجتیماعی پێویستە ببێ. ئەوەیە کە پێغەمبەر فەرمووی باشترین جیهاد کەلیمەیەکە لە بەردەم سوڵتانێکی جائیر و ستەمکارە بەرامبەر بە میلەتەکانیان. لەبەرەوە بەڕاستی ئەو دیمەنە پڕ تراژیدیانەی کە ئێمە ئەیبینین، یعنی مافی باوکو دایک پێشێرەکرێ، بڕۆ ببینە چەند کردەی ڤیدۆیی هەیە دایک لە دوای ئەوەی ئەم هەموو مناڵی بەخێو کردووە لەسەر جادەکان لە خەڵەتگەی پیریا. لەم ڕۆژانە گوێم لە پیاوێک بوو وابزانم ئەهلی بەغداد بوو، ئەیگوو بەداخەوە کە من هەتا ئێستا ئەمە 96 مانگە کوڕێک و کچێک تەلەفۆنێکی بۆ نەکردو. 96 مانگ پیاوێک کوڕ و کچ بەخێو بکە. ئێمە پێشێرکردنی ماف نییە، ئەمە پێشێرکردنی مافی پیر نییە. لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیە هاتووە کە ئەفەرمێ خوای گەورە کاتێ باران ئەبارێنێ لەبەر کەسانێکی ڕیسپی و پەککەوتە و پشتچەماوەکان و مناڵەکانە کە شیرەخۆرن. ئێستا مناڵی شیرەخۆرە مافی ئەخورێت. کوا مافی مناڵەکانمان؟ کوا لە کاتێکا ملیۆنەها دۆلار لە هۆڵەکانی قومارە ئەدۆڕێنرێ لەم شاریا و لە شوێنەکانی ترە. کوا مافی ئەو هەموو مامۆستا و پیر و پەککەوت و ئەو هەموو فەرمانبەری کە لە وڵاتەیە یعنی بەردەوام خزمەتی ئەم وڵاتە ئەکەن، بەڵام مافیان بۆ دابین ناکرێ. لە کاتێکە سەیرەکەی مۆزەفێک مامۆستایەک 40 ساڵ خزمەت دەکا بە 400,000 دینار بە 500,000 دینار خانشی نەکرێت، زۆر بڕوا ناگاتە ملیۆنێک.
بەڵام لەو لاوە ئەوی تر بە 6 ملیۆن ئەوی تر بە 8 ملیۆن ئەوی تر بەچی بەبێ ئەوەی مەسەرن پارێزگاری لە مافی ئەوانی تر بکرێت خۆ ئێمە ئەڵین بە یعنی لە ئیسلامە دروشمێکی دروشمەکە زۆر زۆر جوانە دروشمەکە ناڵێ با دەوڵەمەندەکان هەژار بکرێن ئەڵێ با هەژارەکان دەوڵەمەند بکرێن هەژارەکان ئاسیان بەرز بکرێتەوە زەکات بۆ چییە؟ بۆ ئەوەی کە ئەوانەی هەژارن مافیان بدرێتێ ئاستی بژێویان بەرز بکرێتەوە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز خۆی گەورە لێی ڕازی بێت کەسێک نەبووە زەکات وەرگرێ کەسێک نەبووە خانووی نەبێ کەسێک گەنجێک نەبووە پێویستی بە ژنهێنان بێ و ژن نەهێنێ هەمویان بۆیان هێنراوە سەرروت و سامانی ئەم وڵاتە بەشی هەموو شتێکە کاکڕیاز بێگومان بەشی ژنهێنانی هەموو گەنجەکانمانەکە بەشی دابینکردنی خانوو بۆ هەموو کرێکی و بێنەواکان ئەکات هەموو گەنجە بێنرێتیان پێ لە ئەوروپا بە تاکید وایە ئەوەی کە لای ئێمە هەیە لای ئەوان نییە ئەو ینی ئەو سەرۆت و سامانەی کە لێرە هەیە لەوێ نییە لەوێ مامسامی خەڵک بۆتە ڕۆبۆت لەوێ شاتتەنان لە مافیشە کابرا 18 ساعت لە شەو ڕۆژەکە ئیژەکەیانی بێگومان ینی هەتا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە کاتێکا کە تەکنۆلۆژیا ئاوا پێشکەوتەوە بەرەو پێشەوە ڕۆیشتووە بەڕاستی ئینسان بۆتە ڕۆبۆت بەڕاستی ینی عەلی عیزەت بیگۆڤیچ شتێک ئەڵێ ئەهل الأرياف هم الأصل أهل الريف هم الأصل في الإنسانية چونکە ئەو لە سروشتەوە نزیکە لە خواوە نزیکە لە طبیعەتەوە لە هەموو شتێکەوە نزیکە نەبووتە ئالە بەڵام ئێمە هەمومان وامالیات و خەریکە ببینە ئالە ببینە ئامێرێک وەکو ڕۆبۆتێک کۆنتترۆڵێکە بێت لە یەکێک بەدەستیەوە بێ بمان جوڵێنێ ئێستا خێزانەکان وای لێ هاتووە یعنی باشە ئەگەر ئێمە تێبینی بکەین لە هەرێمی کوردستانە خێزان مافی پێشێر کراوە زۆریش پێشێر کراوە لە دنیای مافی پێشێر کراوە بۆ چونکە تۆ کاتێکە یەکێک ئەنێری بۆ ئیشێک بۆ شوێنێک ئەبێ مستەلزەماتیشی بۆ دابین بکەیت ئەگەر مستەلزەمات و پێداویستەکان بۆ دابین نەکرد ئەو مافەکانی پێشێر کردووە کاتێ مناڵەکە منێرم بۆ خوێندن بەقەدەر توانای خۆمە بێ مافەکانی بۆ دابین بکەم منی باوکیش ئەبێ مافم بۆ دابین بکرێ ئەبێ مستەلزەماتەکانی باوکایەتیم پێ بدرێت کاتێککە گەنجێک ژن ئەێنێ و هاوسەرگیری ئەکا کچێک شووەکە و هاوسەرگیری ئەکا ئەبێ مستەلزەماتی حیاتیان بۆ دابین بکرێت لە هەرێمی کوردستانە ڕۆژانە 34 خێزان لە یەک جا بێتەوە ئەمە کارەساتێکی گەورەیە کە ساڵی 12,000 کەس ئەکات 12,000 خێزان ئەمە پێشێرکردنی ماف نییە هەر لەو میانەدا جاری وایە هەر لە بینی ئەو دوانیان ماف پێشێرەکرێ چونکە یا باوکەکە یا دایکەکە مافی بینینی مناڵەکان نادا بێویتر بێگومان مافی تەمەتوع بە جگەرگۆشەکەی خۆی لێ ئەساندێتەوە پیاو هەیە ماف لە ژنەکەی ئەگرێتەوە مافی تەمەتوع قسەکردن لەگەڵ دایک و باوکی لێ ئەسانێتەوە ژن هەیە مافی تەمەتوع سەردانی ماڵە دایک و باوک لە مێردەکەی ئەسانێتەوە ئەومە هەیە زۆر ئەمە بەدی ئەکەین بەڕاستی لە هەر لە دادگاکانە گەر بڕۆی زۆرێک لەو کێشانی تیا هەیە پیاوێکە ژنی هێناوە نەفەقەی ژنەکەی خۆی ناکێشێ بێگومان مامۆستا زۆر شت هەیە کە بەڕاستی کۆتا پرسیارم بە ئەوە بێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگی ئوحوددا حەمزەی مامی وا بەو شێوە دڕندانەی لەلایەن نەماڵی بەنی ئومەیەوە شەهید دەکرێ و جەستەی تێگەشێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێندە بێتاقە دەفەرمێ سوێن بەخوا ئەبێ ئەگەر پەنجایان کەونە بەردەستم تۆڵە بە هەمان شێوە لەهەر پەنجایان کەم بۆیە خوای گەورە سەرزەنشتی ئەکاو لە قورئانیشدا فەرمێ چاوێک بەرامبەر بە چاو نەفسێ بەرامبەر بە نەفسێک ئێمە لە کوردستانە لە ماوەی حکومڕانی دەسەڵاتدار بەناو دیموکراسی خوازەکانی کورد کە ئەوەی لای لێ ناکەنەوە مافی مرۆڤە لە سایەی ئەواندا دەیان مامۆستای ئاینی و ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ تیرۆرکران تەنها لەبەر ئەوەی کە خاوەنی قەڵەم بوون بە چەک وەڵام درایەوە تا چەند ئێمە پێویستە مافی ئازادی و ماف و ئازادی ڕادەربڕین و وتن بۆ کۆڵێ بدەین بە مرۆڤەکان و دەسەڵاتداران ئەم مافە بدەن وەکو چۆن عومەری کوڕی خەتاب دەیەها نمونەی لێگەڕێتەوە ئەم دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان دەیەها تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤار و سایت و ڕۆژنامەنووسی بەکرێگیراویان هەیە بۆچی لە ڕێگەی ئەوانەوە وەڵام نادرێنەوە بۆچی دەبێ ڕۆژنامەنووس ببرێ وەکو کاوە گەرمیانی و سەردەشت عوسمان و وەکو عەبدولستار ئەوەی شەریفی مامۆستای زانکۆی کۆیە و دکتۆر هۆشیار و دایە مامۆستای دیکە بۆچی ئەوانە وەڵامی وتار و نووسینەکانیان دەبێ بە گولە بدرێتەوە و کۆتایی بە ژیانیان بهێنرێت
بێگومان ئەبێ ئەم پرسیارە وکۆڵە زۆر گرنگە ڕاستەوخۆ ئاراسی ئەو کەسانە بکرێت کە گولەکان بەکارهێناوە کە چەکەکان بەکارهێناوە بۆ کوشتنی ئەوانە بەڵام چونکە ناکرێت ئێمە کۆڵێ لە جیاتی ئەوان وەڵام بینەوە بەڵام ئەکرێ بڵێن ینی کەمچی قەڵدانەی ئەوانە لاوازی ئەوان بچووکی ئەوان بێهێزی ئەوان زوعفی ئەوان وای کردووە توانای ڕوبڕووبوونەوەی فەرهەنگیان نییە توانای ڕوبەڕووبوونەوەی قەڵەم بە قەڵەمیان نییە چونکە ئەوان قەڵەمەکانیان شکاوە هەرخوایان قەڵەمەکان شکاندووە ئەوان قەڵەمەکان لە جیاتی ڕەساس بۆەوەی وەکۆڵێ ڕەساس بۆ مانای ئەو نیکلەی کە کەشتەکەی پێ ئەنووسرێ لە جیاتی ئەو ڕەساسە ڕەساسی گولەیان پێوە کردووە خوێن ئەنووسێ لە جیاتی ئەوەی کە بە قەڵەمێک فەرهەنگێکی جوان یا بڵێن شتێکی جوان دەسەواژەیەکی جوان پەیوێکی جوان بنووسێ پێشکەش بە مرۆڤایەتی بکە قسەیە کراوە ینی ئەڵێ ئەلویعاء ينضح بما فيه دەفر چی تیابێ ئەوەی لێتە دەرەوە ئەوانەی کە هەمیشە بیر لە کوشت و کوشتارەکەنەوە و هەمیشە کار لەسەر ئەوە ئەکەن کە تاکەکانی کۆمەڵگا هەمووی بەرە و کوشت و کوشتار بڕۆن هەموو شتێکیان ناوەنێن و کوشت و کوشتار تەنانەت یاریەکانی پلەیستەیشن و کۆمەڵشتی تر کە تازە هاتوونە پێشەوە هەر لە یاریەکانی ناو ئەنتەرنێت و پۆبجی و مۆبجی و ئەم شتانەی کە ئێستا هەیە ناویانێتە هەمویان خەڵک فێری کوشتن ئەکەن فێری پێشێلکردنی مافەکانی مرۆڤیان هەیە ئەکەن فێری ئەو فێری داڕوخان و ڕوخاندن و هەدمکردن و وێرانکردنیان ئەکەن چاویان فێری بینینی خوێن سوورایی خوێن ئەکەن لەبەرەوە ئینسان ئەگەر لە شتێکی پێبێ لە ناو ئەو شتەیە دڕکی تیابێ کە دەستی بۆ بە دڕگەیەنێتە دەرەوە گوڵ نایەنێتە دەرەوە ئەمان لە هەکبەکانیانە چەک هەیە لە هەکبەکانیانە خوێن هەیە لە هەکبەکانیانە فیشەک هەیە ئەگینا ینی مامۆسایەکی ئاینی تاوانی چییە لە کاتێکە کە وتارێکی یاوە بەستەم کار لێ ستەم مەکە بەستەم لێکراوە ئەڵێ داوای مافی خۆت بکە باشە بۆچی کەسێک ستەمی لێ بکرێت مافی ئەوەی نەبێ لە کاتێکە کە تۆ هەموو دروشمەکانت بەرز کردوتە وەکو دەسەڵات و دام و دەستگاکانی حکوومەت ئەڵێ من مافی مرۆڤ پارێزگاری لێ یەکەم وەزارەت کرد ناو مافی مرۆڤ یان دەستەیەکرد لە دەستەکانە ناو دەستەی مافی مرۆڤ تەنان وشەی دیموکراسی ئەوەش بە حیزبەکەتەوە بەڕاستی ینی لە نەوەتەکانە بوو برایەکمان خۆی گەورە لی خۆش بێ ئێستا وەفاتی کردووە دوای ئەوەی کە ئازاد کرا چوین بۆ لای زیندانی کرابوو وتی لە ژێرزەمینەکە من تەعزیب ئەدرام جەلاد لێیان ئەیام لەسەرەوەش ڕادیۆی ئەو لایەنەی کە منی عەزێدەیە باسی مافی مرۆڤی ئەکرد و بانگەشی بۆ مافی مرۆڤ کرد ینی ئەمە وەکڵە کارەساتەکە لێرەیە بەڕاستی کارەساتەکە لێرەیە کە ئەگەر تۆ داوای مافی خۆت بکەی تۆ ستەمکاری ئەەکەی بەڵام ئەگەر ئەو خەڵک بکوژێ ئەو یاسا جێبەجێەکە ئەو حکوومەت وەکۆڵێم قانون و دام و دەستگای حکوومەت پتە و مەتین ئەکا بۆ ئەوەی پێگەی حکوومەتەکە بەهێز بوێت لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە ڕووی داوە ئەبێ هەمووی پێداچوونەوەی پیا بکرێ وابێ ئەمە بەڕاستی بە دەسەڵاتداران بڵێن بوەستن لەو حەدەی خۆتانە بیر لە خۆتان بکەنەوە پێش ئەوەی بیر لە خەڵک بکەنەوە بۆ ئەوەی بەشکۆمەندی بەیانی کە لەسەر حکوم نەمان خەڵک سڵاوتان لێ بکە خەڵک شانازی بکە ڕسمێکتان لەگەڵا بگرێ وێنەیەکتان لەگەڵا بگرێ نەک دوجار لە هیچ شوێنێکە جێگەی خۆیان نەتوانن بکەنەوە بەڵکو بۆ بکەونەوە کۆڵە خواپەنابە بکەونە ناو زڵدانەوە زۆر سپاس دەکەم و بەرنامەکەت ڕازاندەوە و سپاس بۆ ئامادەبوونیشت سپاس بۆ جەنابیشتان دەستخۆشیتان لێ یەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە سەلمانی فارسی وەکو کۆچەریەک دەکات هاوبەش و برا و شەریکی ئەبوو دەردای خانەخوێ و نیشتەجەی شاری مەدینە سلمانی فارسی دەڵێ دەبینم ئەبوو دەردا بە ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژوە و شەوانیش تا بەیانی خەریکی شەو نوێژ و عیبادەتەکانیەتی
بۆیە شەوێک لە شەوەکان نەمهێشت هیچ جۆرێ لەم عیبادەتانە بکە و بە ڕۆژی ڕۆژەکەم پێشکاند و پێم وت بێگومان خوای گەورە و خێزانەکەت و جەستەی خۆت و دەوروبەر و خزمەکان مافیان بەسەرتەوە هەیە و تۆ پێویستە مافی هەمویان بە هاوسەنگی بدەیت واتە هەم خزمەتی جەستەی خۆت بکەی هەم خێزانەکەت مافی بدەیت هەم منداڵەکە تەنانەت خوای گەورەش بەشێک لە کاتەکان بۆ عیبادەت و پەرستش تەرخام بکە بۆ یەکەمە یان بۆ پێغەمبەری خوا گێڕایەوە صلی الله علیه و سلم فەرمووی بێگومان سەلمان زۆر ڕاستی وتووە و پێکاوێتی. مەریوانی وری قانەعیش کە یەکێکە لە نووسەرەکان دەڵێ لە کۆمەڵگەیەکدا کە شکۆ و ڕێز و حرمەت و مافی مرۆڤەکان پێشێل کراوە و هیچ بەهایەکیان بۆ نەماوەتەوە باسکردن لە پاراستنی ژینگە و ئاژەڵ دۆستی شتێکی ناقۆڵا و بێمانایە. ئومێد دەکەین هەمومان ببینە ئەو کەسەی کە ئیمامی ئەبوبەکر دەیفەرموو بێهێستان لای من بەهێزە تاو کاتەی مافی بۆ وەرەگرم و بەهێزیشتان سووک و زەلی لە تاو کاتەی مافی لێسەنمەوە بۆ ژێردەستەکانی. ئومێد دەکەین هەمومان دووربین لە ستەم مافی کەسوکار مافی منداڵ مافی دایک و باوک مافی ئەو شوێنێک کە کاری تێدا دەکەین پێشێل نەکەین بۆ ئەوەی بەهۆی پێشێلکردنی مافی خەڵکی دیکەیان هێنانی مافی خەڵکی دیکە بۆ خۆمان نەبینە ستەمکار لە کۆمەڵگەدا تا بە یەگەشتنەوەیکتر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەم.